هیچ پرسێ بە خەڵک کرا کە ئەم فیدرالیەتە باشە یا خراپە، هیچ باسێ لە ئارادا بوو. تازە بە تازە بازەکەن کە کاگنە و شیروان و چێ و فلان لە لیژنەی نووسینەوەی دەستوری فیدراڵی عێراقا بوون، تازە بە تازە خەڵگەزانێ. دوای ئەوە مەسلەی ئەوەی کە ئەمان بچن بۆ بەغایان نامەی کە ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم هەلومەرجەی کە لە کوردستانە هەیە هەمووی بەرهەمی خەباتی ئێمەیە، قسەیەکی پوچ و بێناوەڕۆکە. ئەمریکا بە قازانج و بەرژەوەندی خۆی ساڵی 2023 حکوومەتی بەعسی ڕوخان پۆل برێمەری نرد بۆوێ بە ئەمانیشی وت بڕۆن ئێوەش بەرژن لە ژێر ناوی خەڵکی کوردستانە بچن بەشدار بن لەو حکوومەتە کە ئێمە تەشکیلەکەی. پوچ و قسە بە سواری دەبابەکان ئەمریکا هاتن ئەمان ساڵی 91 وەختی ڕاپەڕین لە کوردستان نادروست بوو. ئەمریکا کوردستانی لە ناوچەکانی عێراق و وەسەط و جنوبی عێراق جیا کردەوە لە ژێر ناوی ناوچەکانی دژەفڕین و یەکێتی پارتی کرد بە شۆخا بە دیاریەوە وەکو کۆمەڵگەی ئۆردوگایەکی ئاوارەیی. لە هیچ یەکێ لەم پرۆسە سیاسیانەیە پرس بە خەڵک نەکراوە کە تا بچینە ناو ئەم پرۆسەیە یان نەچین، قبوڵتانە یا قبوڵتان نییە. بۆیە چارەنووسی خەڵکی کوردستان کە ئێستا گەیشتووە بەوە موچەی نییە، گەیشتووە بەوە نانی نییە، 33 ساڵە کارەبای نییە، هەموو وردە مەیدانەکانی ژیانی خەڵک تازەوە خەریکایانە کارەباشی بخەنە سەر لە خوێندن لە سەحە لە هەموو سێکتەرەکانی ژیانی هەمان کردیان یان بە کۆمپانیا بۆ خۆیان. داهات و سەروەت و سامانی ئەم مەسئولانەی کە هەیە کە لە دەرەوە لە بانقەکانی دەرەوەیە بە پێی تەقریری ئەمریکا خۆی دەڵێ نزیک بە 80 ملیار دۆلار سەروەت و سامانی مەسئولە کوردەکان لە دەرەوە. ئێخۆ کوردستان میسر نییە کاکە 100 ملیۆن کەس بێ. کوردستان هەمی 4 ملیۆن کەسە بە پێی ئەو داهاتەی کە لە کوردستانە هەیە ئەگەر لە دەستێکی ئەمینی هەڵبژێراوی خەڵکی کوردستانە بێ بڕوا بکە داهاتی هەر نەفرێ لە کوردستانە وەکو کوێیتی لێ وەکو ئیماراتی لێ ئەگەر لە دەستێکی ئەمینا بێ. بەڵام لە نێو کۆمەڵێ دز و مافیا و ئەوانە دەستی ئەوانە